بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة، أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون، اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك، إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. اللهم طهر قلوبنا من النفاق وأعمالنا من الرياء وألسنتنا من الكذب وأعيننا من الخيانة، إنك تعلم خائنة الأعين وما تخفي الصدور. بەڕێزان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر قسەکردن لەسەر بابەتی سوخۆری تەوەری حوتەمی بابەتەکەمان یا سیمیناری حوتەمی بابەتەکەمانە ئەمڕۆ هێشتا لەسەر بابەتی ڕیبای قەرض بەردەوامین جۆرەکانی ڕیبای قەرض شێوازەکانی و حکومەکانی. ئەو پرسیارانی کە لە فەیسبووکەوە هاتوون کۆمەڵێک پرسیار هاتوون لەلایەنی ڕەئی مقابلەوە، واتە هەندێک مامۆسای بەڕێز هەیە ئەو بابەتانی کە طرح ئەکرێن لە سیمینارەکانە ئەوان لەوانەیە بۆ چوونیان جیاواز بێ. هەڵبەت هەموو کەس ئازادە بۆ چوونی جیاواز بێ لەگەڵ هەر بابەتێکی فقهی کە طرح ئەکرێ، بەڵام من یەک تکام وایە لە هەر بەڕێزێکە بۆ چوونی جیاوازی هەیە هەر بۆ چوونی بە خەڵک وترێ بەڵگەی پێ بدرێ. یعنی ئێمە لە شەرعا مکلفین بەوەی کە بە دەلیل قسە بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە ئەفەرمێت تەرەکت فیکم ما إن تمسكتم به لن تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي. لغير قرآن والسنة وأقوال فقهاء ومذاهب إتن مذاهب كان إما متشبثين بويك أبي إلا أو فقيه كون هذا بن ككاتي خويها بنا علماء معاصر بس ناكل إما اللي جرفاني خمان فتوى بدين بخلق زور كس عليه والله من بومصاف فلان كس متوتدي والله أو حلالة آخر حلالة بلغي حلال بونكي بي بدا وأوزانا يانش كبيت ألين حلالة بي بدا. يعني أمي جناب إلي مؤسسات فقهية رأيان وايا، مجامع رأيان وايا، بۆ نمونە مەذاهب ڕەئیان وایە، کی ڕەئی وایە ئەم بابەتی تۆ ئەیڵێی خۆ ناکرێت ئێمە لە گیرفانی خۆمان فتوا بدەین بە خەڵک، چونکە ئەو مەسئولیەتی قیامەتە و مەسئولیەتی دنیایشە. لەبەرەوە من ئەو تکایەم وایە بۆی خەڵک تووشی ڕاڕایی و دوودڵی و گومان نەبێت لە بابەتە شەرعیەکانە هەر بەڕێزێک هەر بابەتێک تەرحەکە بەڵگەی بابەتەکان بدا بۆ کەسانی کە پرسیارەکانیان لێ ئەکرێ یا لێیانەکەن. خاڵی دووەم خەڵکێکی زۆر پرسیارەکە دەربارەی سولفەی عەقار، پێشینەی خانوبەرە ئەوەی کە لە دوو بابەتی ڕابردوودا قسەمان لەسەر کرد. ئایا ئەوانی کە وەریان گرتووە ئەمڕۆ چی بکەن باشە بۆ ئەوەی لە مۆزوعە بێنە دەرەوە؟ حەل تەنها ئەو نەیە ئەو گوژمانی کە لایەن ماوە بیدەنەوە بە یەک گوژمە. یعنی قیستەکان چکە ئەم قیستانە قستی درێژخایەنن هەیە بۆ 15 ساڵ تا 20 ساڵە ڕوا. چارەسەر ئەوەیە کابرا سووەکەی کردووە، معاملە ڕیبەویەکەی کردووە، بەڵام ئەڵێ نەمزانی و یا فتوایەکی هەڵەیان پێداوە، ئەڵێ ئێستا ئەمەوێ لە مۆزوعە بێمە دەرەوە. حەل چییە؟ حەل ئەوەیە ئەم پیاوە بڕوا چی قەرزی لاماوە بە یەک گوژمە تەسلیمی حکوومەتی کاتەوە و عەقدەکە هەڵبوەشێنێتەوە و پاری لا نەمێنێ. بەم شێوازە ئەو ڕیبای قەرزەی کە دێتە سەر مۆزوعەکە هەموو گوژمەیەک ئەگەر پارەکە ڕۆژێک تەخیر بێ 5000 حکومەت غەرامی ئەکا لەم بابەتە و لەم عەقدە ڕیبەویە بۆ یەک جار دەستی ئەبێتەوە و ئەترازێ. خاڵێکی تر ئایا قەرزی حکوومەت ئەو بابەتی لە زنجیرە سیمیناری ڕابردووە و ڕوژێنرا و حەدیثەکەی ئیمامی عومەر، ئایا قەرزی حکوومەت فەرقەکە لەگەڵ قەرزی خەڵکی ئاساییە؟ بەڕێزان ئەم بابەتە فەرق ناکە بە هیچ شێوەیەک، چونکە ئەو حرامانی کە خوای پەروەردگار حرامی کردوون حرامن تا قیامەت. ئەم حادیثەی ئیمامی عومەر حادیثەیەکی خاصە و زۆر تایبەتە و ئەوەیشی لە ناخوێنرێتەوە، ئەوەی کە جنابی مامۆستا جاری پێش و فەرمی من حەزم نەکرد بچینە تەفاسیلی بابەتەکەەوە، بە زوا دیارە ئیشکال دروست ئەکا لای کۆمەڵی خەڵک، بۆیە من حەزەکەم ئەمڕۆ وردەکاریەکانی ئەو بابەتە باز بکەین. ئیمامی عومەر هەندێک سیاسەتی کردووە لە بابی وەرع کردوێتی، نەک لە بابی حکمێکی شەرعی با بڵێین عادیلانە، حەقەکە حەقی خۆی بووە تیا چووە، وەکو خۆی ئەفەرمێ لە فەرمودەکەیە ئەفەرمێ ئێمە كنا نترك 9 أعشار الحلال مخافة أن نقع في الحرام. ئەفەرمێ ئێمە لەبەر خوان دەستمان لەسەر لەسەر دەی حەڵاڵیش هەڵگرتە بوو لەبەرەوەی کە حرامێک توش نەبین. 9 أعشار الحلال يعني یەک بەشی حەڵاڵمان بەکارەهێنا، نوۆی ئەگەر سنووری بە حرامەوە وایە نۆ بەشی حەڵاڵەکەمان تەرگە کرد بۆی تووشی حرامێک نەبین. تەفاسیلی ئەو حادیثەیە ئەبوو موسای ئەشعەری والی ئیمامی عومەرە لە بەسرە، عوبەیدیلا لەگەڵ عەبدوڵڵا ئەم دوانە سەحابین و هەردووکیان ئەگەڕێنەوە لە مەنتیقەی بەسرەوە. ئەبوو موسای ئەشعەری لەبەرەوەی کە ئەم دوانە کوڕی ئەمیرالموئمینین کوڕی ئیمامی عومەرن، پارەیەکی هەیە پارەی بەیتولمالە ئەیوێ بینێرێ، ئەو کاتە بۆ نمونە بانک نەبووە، حەواڵە نەبووە بەو شێوازی ئەمڕۆ هەیە. پێیان ئەفەرمێ وددت لو أني أستطيع أن أنفعكما بشيء
فأنفعكما به أفرمي حزم أكر شتيكتان بوكم سوديكتان بيبجين داي بيريك أفرمي شتيكم بيركوتو بابوتاني بكم أفرمي باريكي بيت المال هي أم باري بيت المالتان أدمي بخوتان أتوانن ليرة بيدن بشت كبرتان ومدينة بيفروشن ربحكي هلقرن بخوتان كواتا أبو موسى أشعري لبر أو أيدا بمدوانا كدو دستي زور أمين دڵنیایە لەوەی کە پارەکە لای ئەمان نافەوتێ پارەکە ئەهێنن ئەیدەن بەشت کە دێنە مەدینە شتەکانە فرۆشن خێرەکەن دێنە لای ئیمامی عومەر ئەڵێن ئەی ئەمیری مومینین ئەو هەردووکیان کوڕی خۆین ئەو پارەیە کە هی بەیت المال بۆ هێناومان و ئەوەنش قازانجەکەیەتی خۆمانە داومانە بەشت ئیمامی عومەر یەک پرسیارەکە ئەفەرمێ ئەکل الجيش أسلفه كما أسلفكما ئەفەرمێ هەموو ئەو کەسانی کە لە جێیشەکەیا بوون أبو موسى أشعري قرزي داني بازرگاني بيو بكن وقت داي بأيوا قالوا لا قلت يعني نخير قلت ديكاك أبو موسى أشعري بوي داويتي بأيوا إيوا كري أمير المؤمنين محاباة بيداون بيتان حلال نية ودي بقرن عبد الله بيدنبو عبيد الله قلت يا أمير المؤمنين قلت أي خليفة مسلمانا لو ضاع المال أو نقص لضمناه قلت أمباري أقر تياب شوية أقر أمباري زردي بكر دا إما ضمانتي بارك بين لبازرگاني كيا إمامي عمر وڵامی نەدایە فەرمی ئەدیا وتی قازانجەکەیم بنێ چونکە ئیمامی عمر لەوە ئەترسێ بەوەی کە ئەم دوو پیاوە سوء ئیسفادەیان لە مەنسەبەکەی باوکیان کردبێ کە ئەمیر المؤمنینە ئەویش ئەمەی قبوڵ نییە یەکێک لە سەحابەکان دانیشتووە کە هەستەکان لەسەر دڵی عوبەیدی الله گرانە ئەفەرمی یا ئەمیر المؤمنین اجعله قراضا وتی ئەی ئەمیر المؤمنین بیکە بە مضاربە بیکە بە قیراض هەندێک عولەما ئەڵێن ئەمە یەکەم بابی قیراض بۆ کە دامەزراوە لە ئیسلامە واتە فەرمی قازانجەکەیان لەگەڵ بکە بە دوو کەرتەوە إمامي عمر فرمي باش نيوي قازانجكي دابيان نيوي قازانجكي لسرن بو بيت المال كواتا أما الرباية ونا إمامي عمر قرضي داوا بخلق زيادة قرض لخلق وربقريتوا أما بابي مضاربة وقراضة أم سياسة تاني إمامي عمر لشان شوي ليشكي حبون بون منهر عبد الله كوري عمر أفرمي لجيش يكابوم لجلولا لشري فارسا شري جلولا لقال فورس بوكاتي خوي معلومي برستانا أفرمي أو تشكو أسلحة وتقمني وشتاني كبجي مابو من باي 40,000 دينار لو غنيمتانم كري أفرمي فروشتم هاتموا مدينة بولاي باوكم أفرمي باوكم فرمي چيت كردو بوم جرايوا وتم باريكي آواها بو داوما ببازرگانيو شتم بيكريوا إمامي عمر في فرمي أجر بياني قيامت بيو بلين باوك أخينا جهنموا باريك بعبد الله بي أيدابو أوي باوكي بشت جهنموا وتي هرچی شك برم أيدم تورز قارد بيلا آجر وتي كرم كأني أشاهد الناس وتي من إسالة برشاوما كتو أمشتانت كريوا حين تبايعوا قالوا كاتك أمشتانيان بتوفر رشتو وتيانا صاحب رسول الله وابن أمير المؤمنين وأحب الناس إليه قال قلت مع عبد الله كري عمره أما هاولي بيغمبرا أما كري أمير المؤمنين وأما لهموكس خوشويستر بلاي أمير المؤمنين وأنت كذلك بالنسبة إلي وتي خلق رازك منتم لهمو دنيا خوشتر لهموكس خوشتر موي بلام قلتي فأحب أن يرخصوا لك على أن يغلوا عليك فرمي بيان خوش بو بهرزان بدن نك قازان جدلي ورقرنو زيادي كان لسرد قلتي وأنا قاسم مسؤول قلتي منيش أمير المؤمنين برسيارم لا إخوة أبي عادل بملقل أو خلقيا فرمي أو قازانجي لو تجارة دست أكوية من قازانجي كسيكي اعتياديت أدمي همو دينار يك دينار ربح أدمي لباركي خوت اشتكان بينا بيفروشين لبازارة چني خير كرد بهمو دينار يكت أدمي اشتكان باي 400,000 دينار بو إمامي عمر 8,000 ديناري دايا 40,000 ديناركي خوي كدسمايكي بوا 40,000 خيري شدايا بهمو دينارك باقي لسن بو بيت المال وتقسيمي كل بصر أو صحاباني كلو شوينيا وجوديان هبوا أما عدالتي إمامي عمر ناكري تفسيري أما نوابك لك إمامي عمر باري بقرز دا وبالربا وري قرتو دواي بوي الربا بمشي وازا هي حكومة لقل هي خلق هي جوازية كينية أوي حكومة أيدا لقل أوي بازرقاني قيدا ناكري إيه مبرين أوي حكومة شكبو حرام كاني إخوة بيغمبري إخوة صلى الله عليه وسلم لما سلي دزيا آفرتكي مخزومي دزيكر معلومي برستانا تشيل وككي بيغمبري إخوة صلى الله عليه وسلم فرمي لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها فرمي قسم بقواك شكي محمد دزيب كادا سيبرم كواتا دروسني بو دا صلاة يا أو كساني كنزيكي دا صلاة سوء الاستفادة لحرام يكبكين بلين بو أوان حلالة همو حرام كان إخوة بو دا صلاة حرامة وكو أوي چون بو تاكيك حرامة بو تاكيكي دا صلاة جابو مؤسسيكي دا صلاة بهمان شيوا حرامة
یەکێکی کە لەو پرسیارانی کە کراوە ئایا ئەگەر کەسێک سولفەی عقاری وەرگرت بێت و موظف بێ ئایا دروستە بۆ ئەو کەپارەکەی سەری مانگ حکوومەت خۆی ئیستیقطاعی ئەکا ئەی بڕێ لە مەعاشەکەی کات کەواتە ئەم تەخیری ناکە ئەو شەرتە ڕیبەویەی کە حکوومەت دایئەنێ کە فائیدەی تەخیریە ئەو موظفە ئەڵێ من دوای ناکەم لەبەرەوەی پارەکەم سەری مانگ حکوومەت ئەی بڕێ طبعا ئەلێ ڕیشادی سانەوە ئەم پاساوە مەقبول نییە بۆچی مەقبول نییە چونکە هەر عەقدێک شەرتی ڕیبای تێکە و بە ئیتیفاقی هەر چوار مەذهەبەکە عەقدەکە بێ هەڵبوەشێتەوە ئەنجا ئەحناف ئەڵێن فاسیدە جمهوور ئەڵێن باتیلە بەڵام لە نەتیجەیە فاسید و باتیلەکە متفقن لەسەر هەڵوەشانەوەی بۆ نمونە كاساني لبداية الصنايع على وإدخال الربا في العقد يفسد العقد كله أما مذهبي أحنافه على الربا بشيء هر عقدك أما الربا يتاعي أم عقده يفسد العقد كله كواتا أركان وشروط كان شيء هلا وشين يتوا لشوين إشكاء أفرمي واشتراط الربا في العقد مفسد له بمرج قرتني الربا لهر عقدك فاسدك مالك كان إمام مالك لمدونية أفرمي وكل بيع حرام لا يقر على حال إن أدرك رد أفرمي هر بيعك هر معامليك حرامي تبكوي إن أدرك على حال رد لهر كاتيك فرياي كمين أبي عقدك هالبوشيني نوا أم عقد الرباي تاعي كواتبي هالبوشين لتوا شافعي كان إمام الشربيني لمغني المحتاجة أفرمي وطاعات المعقود الفاسد حرام في الربوي وغيره هر معقودك كواتا هر مبيعك هر قرضك أويك أبي بمحلي تعاقدك أفرمي أجر حرام بو فاسد بو أفرمي هالوشانوي واجبه وأبي هالوشيته إمامي ماورديج أفرمي العقد إذا وقع فاسدا لا يصح بزوال ما وقع فاسدا أفرمي هر عقدك أجر فاسد بو أو شتيك فاسدي كرد والرباك هل يشي بقري أفرمي لا يصح بزوال ما وقع فاسدا أو إيك فاسدي كرد ولا يشي بري عقدك نابت وبا صحيح كوات عقدك هر فاسدة هر بي هالوشيته حنبل يكان قالين ويحرم طاعاتهما عقدا فاسدا من بيع أو غيره قالين حرام هر إنسان عقدك فاسد بك حرام بيع به قرض به هرشي به ابن تيمية أفرمي المقبوض بالعقد الفاسد يجب فيه التراد من الجانبين هرشتك ورقي عقدك فاسدة يجب فيه التراد وتأبي هردو لاينك قرزارك وأويشك قرزكي دا ويجب فيه التراد من الجانبين أبي أو قرزكي وربقريتوا أويش شروط قرزك لي بيت دروا عقدك هالبوشيتو نابي كسيان وري بقرن فيرد كل منهما على الآخر ما قبضه من هل يكيان أو كوريان قلت ولا طرفي برامبر أي جرنوب ويكتر بلغي أمان شيا حديثك بيغمبر كلام محاضري بيشوترا باس ما كنت بيغمبر يقال صلى الله عليه وسلم ببلالي فرمو ردوه فرمي خرماك بجرنوب وخاونكي باركي ليه بقرنوا دواي أم خرماي خومان بفروشن خرماكي تري بيبكرن بنرخيكي تر ابن حجر لبابتي حديثك يا لتعقيب نسل حديثك يا أفرمي وفيه يعني وفي الحديث أن البيوع الفاسدة ترد لفتح البارية وأفرمي هر بيعك فاسد بيردك لتوا متفقين نسروي أم عقدك شرطي الربايتك كوتوا كواتا بيويستك عقدك هالبوشيتوا وآثاري عقدك شنمينه أما أو برسيارانا كدرباري محاضرة كاني بيشوحاتون باش أمر دين سرت وريكي تعظيم بابتا كمان أويش بريتيا الأعمال بنوك أعمال مصارف بنك تعامل كاني بنك أو مجالاتاني كبنك كاري تيا أكاتشين وشونن طبعا بنك دو جور كاري هي بشويكي سريك أعمال البنوك مان هي معاملة بنكية كان لقل أعمالي صرفي هي بنك وكو هر نوسينجيكي تلا حوالاتا بارا أقوريتوا جايا صرفي يدبي هي صرفي مسحوبي هي أما زورجي باقصو باسي يمنية صرفي يدبي أو تا يكسر بوي صرفك صرفي مسحوب أو يا شيكي أداته أو شيكي لولاتي كيتر لشويني كيتر همان رصيدي باركي خويتي دواتر بانك بوي صرفك أويك قرنقلا إيما الأعمالي بنوكا دوسيتا وري هيك لوانا خطاب الضمانة كأما أمر الزور بي كومبانيا كان لهديمي كردستانا إشي بيعكن وحكومات بو ورقرتني تندر يا بو ورقرتني هر بروجيكي حكومي لمناقصة يا لمزايدة كم كردن يا زياد كردن حكومة داوايك خطابي ضمان فكرة كي شو بريزان خطابي ضمان من كومبانياكم يا من وبرهنريكم حكومة بروجيكي هيا أم بروجي تندري بيدر أشياء من أشم أوراق بيشكشكم بو أوي أو تندرة وربقدم دروس كردني مكتبك دروس كردني جاديك هل كندني بيريك خستخانيك من أرومة تندركوا حكومات أبيت جهتك مؤسسيك مالي هبي ضمانتي مالي من بك
من ئەچم بۆ بانکێک ئەڵێم کاکە بە بڕی با بڵین بە بڕی 200,000 دلار خیتابێکم بنێ کە ئێوە زامنی منن لای حکوومەت بۆ چکە حکوومەت کۆمپانیا یا ئەفراد حکومت زۆر سیقی پێی نیە تعاملیان لەگەڵا بکە بەڵام بنوک مؤسسەیەکی مالی معتەبەرە ڕەسیدی هەیە حکومەت تعاملی لەگەڵا ئەکا بانک خیتابێک ئەدا بەم کابرایە کە ئێمە زەمانەتی ئەم کۆمپانیایە یا ئەم کەسە ئەەکەین بە بڕی با بڵین 200,000 دینار ئەم وەرەقەیە پێی ئەوە تێ خیتابەت ضەمان ئەنجا ئەم خیتابە دوو جۆری هەیە لە ڕووی کاتەوە خیتابێکمانەیە ئیبتیدائیە ئەو کاتەی کە تەندەرەکان پێشکەش ئەەکەن کۆمپانیاکان حکوومەت بۆ ئەوەی نەک ئەم کەسە تەخمینی کردبێ لە پرۆژەکەیە کە تەندەرەکەی لێداوە یا سەحب کاتەوە حکومەت داوای خیتابی ضەمانەکە لە بانک ئەم خیتابانە عادەتەن بە قیمەی لە سەتا یەکی پرۆژەکە تێچووی لە سەتا یەکی پرۆژەکەیە و مودەکەیشیان کەمە چونکە تا ئەو کاتێ نەتیجەی تەندەرەکان یەکلا ئەبنەوە بۆ 3 مانگ یا شتێک لەو بابەتە بنوک ئەیدەن بە خەڵک خیتابێکی ترمانێ پێوتە خیتابی نهایی خیتابی نهایی ئەو کاتی کە پرۆژەکە دەرئەچێ بۆ من وەکو کۆمپانیایەکی وەبەرهێنار ئەو کاتەش حکوومەت داوای خیتابێکی ضەمانەکە ئەم جارە بە نرخی لە سا 5 پرۆژەکە یان زیاتر بۆ نمونە تێچووی پرۆژەکە ئەگەر 1 ملیۆن دینار بێ ئەبێ خیتابەکە بە 200,000 دلار بکرێ ئەم خیتابەش دیسانەوە بانکەیدا تا کۆتایی مەشروعەکە ئەمە مودەی زیاترە جاری وهەیە 1 ساڵ خیتابەکە بۆ 1 ساڵە جاری وهەیە تا 2 ساڵیش خیتابەکە خایێنێ بەپی ئەو کاتێک کە دروستکردنی پرۆژەکە یا تەواوکردنی پرۆژەکە پێی ئەچێ ئەمە لە ڕووی کاتەوە لە ڕووی شێوازی پێدانەوە 3 جۆر خیتابمان هەیە طبعا بنوک جۆری سێمیان پەیڕەوەکەن ئێستا خیتابێکمانێ بە تایبەتی بنوکی ڕیبەوی بەڵام بنوکی ئیسلامی وانە خیتابێکمان هەیە بەبێ غیطاء مەبەستمان چییە غیطاء مەبەستمان ئەوەیە من وەک کۆمپانیایەکی وەبەرهێنەر کە بە بانک کڵێم خیتابێکم بەرێ بە 200,000 دلار بانک داوای بارمتە ئەکا بانک ئەڵێ مڵکێک بخەوێنە بەو پارەیە ئەگەر مڵکێکم خەوان بای 200,000 دلارەکە بوو ئەمە لە قانونی بانکە یا لە نظامی اقتصادیە پێی ئەوەترە ضەمانێک بە غیطائی کامیل واتە من ئەو پارەی کە بانک زەمانەتی ئەکا من وەکو ڕەسید لای بانک هەمە لەو مڵکەی کە بە بارمتە خەوانومە لای بانک ئەمە پێی ئەوەترە خیتابێکی ضەمان بە غیطائی کامیل ئەگەر ئەم پارەیە کە من خەوانومە لای بانک ئەم مڵکەی کە من خەوانومە لای بانک بۆ نمونە پارەکەی من بای 200,000 دلارەکە بانک زەمانەتیەکە بەس مڵکەکەی کە خەوانومە بای 100,000 دلارە ئەمە پێی ئەوترە غیطائی جوزئی واتە من نیوەی مەبلەغەکە یا ڕوبعی مەبلەغەکەم داوە بە بانک کولی مەبلەغەکەم لە لای بانک وجودی نییە کەواتە ئەکەوتمان خیتابێکی ضەمان بە غیطائی کامیل واتە بارمتەکە پڕ بەپڕی ئەو پارەیە کە بانکەیدا ئەگەروتمان غیطائی جوزئی واتە بەشێک لەو پارەیە تۆفی دەکا کە بانک بە خیتاب داوێتی ئەگەروتمان بدون غیطاء ئەو کاتە واتە بانک ضامینە بەبێ ئەوەی ئەم کەس هیچ بارمتەیەک هیچ پارەیەکی لای بانک هەبێت بەم شێوازە 4 ڕوکن هەیە لە خیتابی ضەمانە یەکەمیان ئەضامین کێ ضامینە لە عەمەلیەکەیە بانک ضامینە بانک کەفیلی منە من کۆمپانیاکەم ڕوکنی دووەم منم المەضمونی عنه یا المەکفولی عنه بانک زەمانەتی منی کردووە لای کێ لای حکوومەت کەواتە زەمانەتەکە بۆ من کراوە طرفی سێیەم المەضمونی له یا المەکفولی له کە بریتە لە حکوومەت پارەکە بۆ کێ زەمانەت کراوە خیتابی زەمانەکە بۆ کێ بۆ کەسێک کە داوای کردووە کە حکوومەتە ڕوکنی چوارم بریتە لە قیمەتە ضەمان ئەو پارەیە کە لە خیتابەکەیە هاتووە کە بانک زەمانەتی ئەکا ئەمە عەمەلیە خیتابی ضەمانە باش تەکیفی فقهی بۆ ئەم عەمەلیەیە چییە ئایا ئەم عەمەلیە شەرعیە یان ناشەرعیە ئێمە هەر کاتێ بمانێ حکمی شتەیەک بدۆزینەوە وەکو عولەما ئەفەرمون الحكم على الشيء جزء من تصوره ئێمە بەر لەوەی حکم بدەین بەسەر عەمەلیەکەیە ئەبێ بزانین ئەم عەمەلیەیە چییە توصیفی کەین وآية أما عقودي مسماتة قالين عقودي مسمات واتا هاوشوي أما مالية لسردمي فقهاء هاتوا يعني بابلين أما كفالية أما قرضة أما رهنة أما وكالية أما جعالية أما كاملة ماني أقديك كلمانا كواتما عقودي مسماية أو كاتلين أما كفالية بمشي وازة دروستا يا علين وكالية بمشي وازة دروستا يا علين قرضة بمشي وازة يا علين رهنة بمشي وازة يا علين جعالية بمشي وازة دروستا أجر هاوشێوەی هیچ کام لەو عەقدانە نییە کە کاتی خۆی کراوە کەواتەمە پێوتێ العقود المستحدثة گرێ بەستە نوێیەکان کە کاتی خۆی فقها قسەیان لەسەر نەکردووە زانایان ئەڵێن هەر خیتابێکی ضەمان بەبێ غیطاء بکرێ بەبێ غیطاء واتە ئێمە هیچ پارەمان نەدا
بانكێکی ئیسلامیە با بڵین وتی من کەفالەتی ئەم مؤسسە مالیە ئەەکەم با بڕوات ئەو تەندەرە لێ با و من هیچیشم ناوێت لەبارم تیا بیخەوێنێ کەفالەتی 200,000 دلاری ئەەکەم. ئەمە لێرە بەڕێزان دەقاودەق کەفالەیە، ئەمە کەفالەیە بۆ بانک ئەبێ بە کەفیلی من وەکو کۆمپانیا بەبێ ئەوەی من هیچم دابێ بە بانک زەمانەتی من ئەکا. ئەگەر ئەم زەمانەتی بانک ئەیکا وتمان کەفالەیە ئەو کاتە لە غەیری مەصاریفی فعلی دەرکردنی خیتابی ضەمانەکە. بۆ نمونە ئەم خیتابی ضەمانە کە دەرئەکرێ وەرەقی ئەوێ با بڵین کەشفی ئەوێ با بڵین موظفی ئەوێ بانک وەکو لە قەرزەکانی ترا وتمان نەفەقاتی فعلی دەرکردنی خیتابە ضەمانەکە بەس نەفەقاتی فعلی بۆی هەیە وەری بگرێتەوە. لە غەیری ئەمە عقدی کەفالە لە عقودی تەبەڕوعاتە بەڕێزان بە هیچ شێوازێک کەسێک کە ئەبێ بە کەفیلی کەسێکی تر بۆی نییە پاری لێ وەربگرێ لە مقابلی کەفالەتەکەی. و ئەمەش ئەگەر غیتائی نەبێ خیتابی ضەمان ئەگەر بەبێ غیتا بکرێ بالضبط عقدی کەفالەیە. لە عقودی تەبەڕوعاتە وەکو قەرض نابێ هیچ منفعەیەک بگێڕێت. و ابن المنذر ئەفەرمێ ئەجمع من نحفظ عنه من أهل العلم ئەفەرمێ علەما بە ئیجماع ئەوانەی کە ئێمە عیلممان لێ وەرگرتون فەرمیانە على أن الحمالة بجعل يأخذه الحميل لا تحل ولا تجوز. حمالة واتا الكفالة بجعل ببرامبريك أجر بكري أفرمي لا تجوز ولا تحل كواتا شرعينية. أي أجر غطاء جزئي هبو أجر غطاء جزئي هبو أو كاتا أبي بكفالة لقل شي ترى لقل وكالي شابو چونك غطاء واتا من بارم هيا إسا أجر غطاء كامل قسلسة غطاء كامل كي بوي لغطاء جزئي كتير بقين ئەگەر غیتائی کامیلم هەبوو ئەو کاتە بانک کەفیلی منە یا وەکیلی منە ئەو کاتە بانک کەفیلم نییە بۆ چکە کەفیل ئەو کەسەیە کە ضەمانەتی ئەو پارەیە ئەکا بۆ ئەسیل بۆ ئەو کەسەی تر کە شتەکە ئەفرۆشە لە ئەساسە. لێرە من کە غیتائی کامیلم هەیە کاتە بانک پارە بۆ من نادا بانک لە وەکیلی منەوە ئەگەر من ئیلتیزامم نەکرد ئەو پارەیە ئەدا بەو جیهەتەی کە من تەقسیرم کردووە لە ئیلتیزامات تعاقودیەکەی خۆما. لەبەرەوە لێرە ئەگەر غیتائی کامیل هەبێ وەکالەیە ئەگەر غیتائی جزئی هەبێ بەشێکی بێ بە کەفالە بەشێکی بێ بە وەکالە. عقدی وەکالە جائزە ئینسان مقابلی لەسەر وەربگرێ. وەکالە ئێستا بۆ نمونە ئێمە پارێزەرێکی بەڕێز لە بابەتێکە ئەیکەین بە وەکیلی خۆمان ئەم بەڕێزە حەقی خۆیەتی پارە لە ئێمە وەربگرێ لە مقابلی وەکالەتەکەیە یا هەر کەسێکا بێ بە وەکیلی کەسێکی تر ئیشێکی بۆ ڕائەپەڕێنێ. وەکالەت لەو عقودانەیە کە دروستە ئینسان پارەی لەسەر وەربگرێ. کەواتە ئەگەر غیتائی کامیلی هەبێ ئەو کاتە بانک ئەبێ بە وەکیل کە بانک ببێ بە وەکیل دروستە لە مقابلی وەکالەتەکەیە جوزئێک پارە وەربگرێ لەو کەسە. ئەمە ئیشکالی تیانە. واگەر جوزئێکی کەفالە بێ و جوزئێکی وەکالە بێ لە مقابلی ئەو جوزئی کە بووە بە وەکالە بۆی هەیە پارە وەربگرێ ئەو جوزئی کەفالەتە بۆی نییە پارە وەربگرێ. ئەمە ئەگەر تەوسیف بکەین بۆ خیتاب الضەمان. بەڵام ئەو شێوازی کە ئەمڕۆ بانک تەعاملی پێ ئەکا بانک کە خیتابی ضەمانەکە بۆ مستەثمرین یەکەم بانک ڕەهن وەرەگرێ لە مقابلی ئەو پارەی کە ئیدا بە خیتابی ضەمانەکە. دووەم مقابل وەرئەگرێ فائیدە وەرەگرێ لە سەتایەک وەرەگرێ. سێیەم کە لە هەمووی خراپترە بانک فەوائیدی تەئخیری بە ڕێژەی لە سا 11 لەسەر خیتابی ضەماندا ئەنێ. واتە ئەم خیتابی ضەمانی کە ئیدا بۆ بەرهێنەرەکە بۆ ماوەی 2 ساڵ ئەگەر لە ماوەی 2 ساڵە نەیهێنێتەوە بانک لە سا 11 غەرامەی خیتاب الضەمانەکە ئەکا کە ئەمە دیسانەوە شەرتێکی ڕیبەویە کە بانک ئەیکا و شەرعی نییە بانک تەعامل بەم خیتاب ضەمانە بکە و شەرعیش نییە خەڵک وەری بگرێ لێی چونکە ئەمە بالضبط هەر فەوائیدە تەئخیرەکەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین و دروستیش ئەبێ. طبیعەتی خیتابی ضەمانی ئەمڕۆ تقریبا طبیعەتێکی تێکەڵە کەفالەتی تایە ڕەهنیشی تایە وەکالیشی تایە و هەندێک گەڵەن جەعالیشی تایە. بۆ چونکە جزئی کەفالەتەکەی ئەوەیە کە بانک ئەبێ بە کەفیل جزئی وەکالەتەکەی ئەوەیە ئەگەر غیتائی کامیل هەبێ بانک پارەکە لە جیاتی وەکیلەکە ئەداتەوە. بەڵام ئاگامان لەوە بێ هیچ کام لەم تەوسیفە فقیانە لەم ڕۆیە دقیق نین بۆ نمونەیە ماڵی ئەگەر غیتائی کامیل هەبێ وەکالەیە بەس ئایا ئەمە وەکالەیە نە بۆ چونکە ئەحکامی وەکالە وەکیل لەگەڵ ئەسیلە ئەسیل بۆ نمونە بەڕێزت پارێزەری منی بۆ کردنی کارێک من ئەسیلم تۆ پێدەوترێ وەکیل من وەکیلم تۆ پێدەوترێ وەکیل من هەر لەحزەیەک لە لەحزەکان عەقڵم ئیشەکە نەگری ئەتوانم عەزلت بکەم ئەتوانم عەزلی وەکیلەکەم بکەم. بەڵام لە خیتابی ضەمانە ئەسیل ئەو کەسەی ئەو کۆمپانیایی پرۆژەکەی بۆ دەرچووە
صلاحيتي أوينية عزلي بنك بكا لخطاب الضمانك كواتا ليرة لم رو ولا وكالة جوازة خالي كتير وكيل كاتيك أصيل أو أكاب وكيل أصيل بربرسيارة وكيلش بربرسيارة برامبر بوجهتي كضمانتك بوكراوة بلام لا خطاب الضمانة وانية لا خطاب الضمانة أصيل ديت در ولا التزامك تنهى بنك بربرسيارة لحكومة أصيل بربرسيار نية كواتا فرقك على الوكالة وهي علماء علينا مع عقودي مستحدثة كعقودي مستحدثي شباب شواز التعامل اللي قلاك هناك عرزم كردن يك خالي كما ولا سر خطابي ضمان أو يبلين أو بارمتي كبنك لغطائي كامل يا جزئية وريقري أو بارمتي بي أو ترهن لشرعة شكل مقابلي أو ضمانتي كبنكيكا أمرحنا شرعا حرام بهيك شوازك إسفادي لبكا چونك لحكم الرهن لشرعة أو كسيك الرهنك وريقري وبارك أدا بقرض لبري قرضكي رهنك ورقري حرامة أو مال الرهن كراوة بكار بيني بو برجواندي تايبتي خوي بو شكا علماء أفرمون أجر مال الرهن كراوة كي بكار هنا داخلي أو قاعدة أبيك كل قرض جر نفعا فهو الربا لبرو بانك ناتواني أو مالي لواني باربي لواني أرزك بي بو نمونة أم أرزا يا لواني تاوريك بي بنايك بي تلاريك بي بانك ناتواني بخلقي بدا بكري هم عمولي وكالكش وربقري وهم بارمتكش بدا بخلق بكري وباري لي ورقري لبرو أما شرعيني هيك كيتلو معاملاني كبانقي كأمر حساباتي توفير السحب على المكشوف بونمونا من أشم باريق لبانك دا أنيم من باري بتوفير دا أنيم باري توفير واتا بانك أم باري استثمارك أي خاطة معاملة أي خاطة وبرهنانه دواتر بانك لسطا شش أدا بوكسي كباركي داناوة أما أجر باركة توفير به أجر وديعة به إما ودايع معناه ودايع ثابت معناه بو شش مان ودايع ثابت معناه بو صالح أجر ودايع ثابت به بو شش مان يعني شي وديعي ثابت بو شش مان بريزان يعني من كباركة دا أنيم هالروجك عقل من يقنات وأنا مشم باركة سحب كم هو من تا شش مان كوت مان وديعيك ثابت بو شش مان تا شش مان نات وأنا ليس سحب كم أجر وابه بانك لسطانو فائدة أدا بو كسي كباركي داناوة أجر بو صالح وديعك ثابت به بانك لسطا دا أدا بو كسا أم باراني كدا أن للاي بانك توفير به شو ودايعي ثابت به بماوي شش بانك شو ودايعي ثابت به بماوي صالح بانك دوائي بلسطا يانزا أيداتو بخلقيتر بانك بسو أيدا بخلقيتر شكوكو عرض كردن معامل بنوكي الربوي تعامل بالرباءك أو باراني كأيدا بابلين أو باري أدا بانك أيدا من استثماري أكم أو باري بانك كمن بكاري دينا من زرريش كم إفلاسيش كم بانك ربحي خوي ملي أسنة يعني بانك لخسارة شريك نية كواتب بنوك أو قرضاني أيضا بالربا أيضا وأو كسانش كباركيان بتوفير دانا وحر بالربا لحكمتي ورقرن شون يعني سبيني أجر بانك بي بلي والله يكاك دكتور باركي جنابت كداد نابو بتوفير باركة زرري كر من قبول منية من ربحي لصار شيء ثابت مرأوي لبنك كم من بيمنوت وتحملي خسارة أكم بويا حساباتي توفير هم الرباية هم أو كسيك أيدا ببنك بالربا أيدا هم بنك لدروي أم كأيدا بخلقيتر هرب الربا أيدا كواتا خواندني بارا لبنوك الربوية بقصدي ورقرتني الربح حرام أمانة بيانوتي حساباتي توفير حساباتي كتير ماني بيوت حساباتي جاري حساباتي جاري من أجم باريك دا أنيم لاي بانك بلان بقصدي الربح داينانيم قازان جم ناوي لبانك مجرد وكو دانانيك داي أنيم أم داناني من لبانك من قرض أيضا ببانك يان وديعية أمش ليرا تكيف فقهيكي عقودي مستحدثة بو قرض نية چونك دائما قرض بناء لسر طلبي كي قرزارك قد نبوة من بكابرايك بليم ورا كاكا او داوای نکردبی ورا بعد $10,000 قرضی بمه بانك ما كسي نوتو پارە بينە لاي من بخوێنە ئێمە خۆمانە چین پارەکان لای بانك دائنین بۆ دڵتەمینی خۆمان قەڵین لە ماڵ باشترێکە با لە بانقا بێ باش ئەم پارەی لە بانقا دائەندێ وتمان ئەمە قەرض نییە چکە بانك داوای ناکە و بانك ئەگەر داوایشی بکە مقتەڕیضێکی مەلیئە یعنی پارەی هەیە هەر کاتێ بتوێ بداتەوە لەبەرەوە لە طەبیعەتی قەرض فەرقەکە ئەی باشە وديعش نية بوشي جمهوري فقهاء طبعا لتصدم مسألين بويك وديعانية چونك وديعة
من کە پارەیەک ئەچم دای ئەنێم لە لای کەسێک بە وەدیعەواتە بە ئەمانەت لایدا ئەنێم فەرقیان چییە ئەگەر قەرز بێ یا وەدیعە بێ یەکەم لە ڕووی مولکیەتەوە ئەگەر ئەو پارەی ئێمە لە بانک دای ئەنێین ئەگەر قەرز بێ ئیفتراف بکەین ئەگەر قەرز بێ بانک مالیکی قەرزە یعنی لە قەرزە ئەو کەسەی کە قەرزەکەی پێ ئەدەین ئەبێ بە خاوەنی قەرزەکە بۆ خۆی بەکاری دێنێ و لە بەرژەوەندی خۆی بەکاری دێنێ بەڵام لە وەدیعەیە من کە شتێکم بە ئەمانەت لای تۆدانا شەرعەن حرامە تۆ بەکاری بێنی بۆ خۆت چکە تۆ نابی بە مالیکی تۆ ئەمینی ئەبێ بیپارێزی من سارەیەکم لای تۆ داناوە وتمە کاکە ئاگات لێ بێ و با لە ماڵەکەی تۆ یا بێ حرام بچی بەکاری بێنی من نەبوو تۆ بەکاری بێنی ئەوە وەدیعەیە ئەمانەتە لای تۆ خوای پەروەردگارە فەرمێ ئین الله یەئمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها کەواتە ئەمین ئینسان یەدی وەدیعە یەدی ئەمانەتە ناتوانێت کابرا بەکاری بێنێ بەڵام یەدی قەرز تەملیکە کە قەرز دەدەین بە خەڵک ئیتر ئێمە ناپرسینەوە لە کابرا ئەرە $10,000 و چی لێ کرد تۆ حەقت چێتەوە بە قەرز داوتتێ ئەو دوای ئەوە کە موندەی قەرزەکە تەواو بوو بۆتی دێنێتەوە ئەو بۆ بە مالیکی قەرزەکە بەڵام وەدیعە نابێ بە خاوەنی خاڵی دووەم لە ڕووی ئەداءەوە ئەو کابرایی کە وەدیعەکەی لایە بۆ نمونە من ئەم دەفتەرە دۆلارم بە وەدیعەدا بە جەنابەت بە قەرز نەمدایتێ ئەگەر دەفتەرە دۆلارەکە لە قاسەکەی دوکانەکەی تۆ یادزرا تۆ بەرپرسیار نیلی چونکە دەستی تۆ دەستی ئەمانەتە قەرز دەستی ضەمانە بەڵام ئەگەر بە قەرز یامیتێ خوایەگەر بەیانی ئەیان دزی لە ماڵەکەتە تاڵانیانە کردی من دەفتەرێک 100 وەرەقە 100 گەڵا $10,000 بە قەرز داویدەتی ئەمەوێتەوە چونکە دەستی مقتەریض دەستی ضەمانە بەس دەستی ئەو کەسەی کە وەدیعەکەی لادا ئەنێن ئەو دەستی ئەمانەتە کەواتە لەم ڕۆیشەوە دیسانەوە فەرقەکە لەبەرەوە ئەمە خاڵە جیاوازەکانە یەکەم لە ڕووی مولکیەتەوە دووەم لە ڕووی مەنفعەتەوە سێم لە ڕووی ضەمانەتەوە باش بەم پێیە بێ فائیدەی ئەم تەکیفە چییە ئەو پارانی بەپێی ئەم تەکیفە بێ ئەو پارانی ئێمە ئەیدین بە بانک ئێستا دەرچوو وەدیعەیە یا قەرضە عولەما ئەفەرمون قەرضە با بانکیش خۆی داوای نەکرد بێ بۆ ئەڵێن لەبەر ئەوەی بانک بەرپرسیارە لە پارەکە تۆ سبەینێ بانکەکە تاڵان بکرێ پارەکەی خۆت لە بانک ناسەنیتەوە با و بانک ئەم پارەیە کە ئەچێتە دەستی ئەو بەکاری دێنێ بەڵێ بەکاریشی دێنێ خۆ ئەم دەفتەرە دۆلاری کە تۆ ئەیدەی بەو ئەو لایشێ لە خەزیێنەیەکە ناوی تۆی لەسەر بنووسێ و لە سنوورێکا بەودانێ و کە ئەچی ئەو دەفتەرت باتەوە ئەو $10,000 ئەو بەکاری دێنێ ئەیدا بە خەڵک دوای کە تۆ شێ ڕۆژێک $10,000 داواکەی $10,000 دەرتێنێ ئەداتێ کەواتە دەستی بانک دەستی ضەمانە وەدیعە نییە لەبەرەوە ئەمە قەرضە باش ئەم قەرضە چی ئیشێک بۆ بانک چی ئاسانکاریەک بۆ بانکەکە ئەگەر حساباتی جاری لە لای بنووک دەستی قەرض بێ و بە قەرز تەکیف بکرێ کەواتە بانک ئەتوانێت ئەم پارانە بۆ خۆی بەکاربێنێ ئیسفادەیان لێ بکە چونکە ئێمە ئەگەر وتمان قەرضە ئەو کاتە بانک ئەبێ بە خاوەنی قەرزەکە بانک وەکو مقتەریض وەکو قەرزار سەیر ئەکرێ و بانک زەمانەتی قەرزەکە ئەکا و بانک بۆی هەیە ئەم پارانە لەوە بەرهێنانی مەشروع بەکاربێنێ ئەو کاتە هەر کاتێکیش لێمە چوینەوە بانقەڵێ کاکە ئەو پارەکەی خۆت ئەمان داتەوە لەبەرەوە عولەما ئەفەرمون ئەگەر تەکییفی حساباتی جاری بە قەرض بکرێ نەک بە وەدیعە چونکە لە قەرضەوە زیاتر نزیکە وەک لە وەدیعە هەرچەند جیاوازی هەیە لەگەڵ هەردووکیانە بەڵام لە قەرضەوە زیاتر نزیکە بەڵام ئەوەی ئەمڕۆ بانک ئەیکا ئەمە ناڵین ئێمە بۆ بنووکی ئیسلامی ئەڵێن چونکە بنووکی ئەمڕۆ حساباتی جاری ئەگەر ئیستیثماری بکە لە ڕیبای ئیستیثماریەکە بۆیە مەشروع نییە و شەرع ڕێگەی پێنادا بە هیچ شێوازێک ئەو جۆرە تەعاملە بکرێ باش دینە سەر ئەوراقی تیجاری ئەو ئەوراقە تیجاریانەی کە هەیە و شێوازی مامەڵەکردن بە ئەوراقی تیجاری ئەوراقی تیجاریش ئەوانەی کە معاملاتی تیجاریان پێەکرێ کۆمەڵێک تەوەر ئەگرێتەوە یەکێک لەو تەوەرانە کۆمپیالەیە یەکێک لەوانە حەوالاتی تیجاریە کە پێی ئەوتی عەمەلیەی سەفتەجە یەکێک لەوانە مەسەلەی بەکارهێنانی شیکە و بەکارهێنانی ئەسهوم و سەنەداتیش لە معاملاتی تیجاریایە ئەوراقی مالیە شتێش کەمانەیە پێی ئەوترێ الأسهم والسندات خواتە من بە ئەوەی کاتمان ماوە قسەیان لەسەر ئەکەین ئەگەر ئەوەی فریان نەکەوتین بۆ دەرسی داهاتوو ئینشاءالله گرنگترینی ئەم حاڵەتانە کۆمپیالەیە بەڕێزان کۆمپیالە چییە فکری کۆمپیالە چییە کۆمپیالە بریتە لە سەنەدی قەرض بۆ نمونە بەڕێزت دەی داوای پارەیەک لە من ئەەکەی ئەڵی کاک دکتۆر $10,000 بە قەرز بدەرێ دەڵێ باشە بەس سەنەدێکم بۆ بنووسە کۆمپیالەیەکم بۆ بنووسە جەنابەت کۆمپیالەیەکە نووسی بۆ من بەوەی کە کاتێکم بۆ دیاری ئەەکەی لە بەرواری ئەوەنەیە دکتۆر خالید محەممەد ساڵح بڕی $10,000
وەرەگرێ لەلایەن منەوە لە طرفی منەوە. هەندێک شروطی شکلی هەیە لە سەنەدی کۆمپیالەیە کە قانون افتراضی ئەکا پێویستە ئەم شروطە شکلیانە هەبێ. ناوی ئەو کەسی کە کۆمپیالەکەی بۆ سەرفەکرێ و تاریخی ئەو کاتێک کە ئیستحقاقە بیدا ئەگەر تاریخی لەسەر نەبێ ئەو کاتە پێی ئەوتێ لە دەل ئیطلاع واتە هەر کاتێک کۆمپیالەکە بردم وتم پارەکەم بەرەوەی پارەکەم باتەوە بەزەگە تاریخماندانا وتمان بۆ 6 مانگ ئەو کاتە کۆمپیالەکە من ناتوانم باسی بکەم وەری بگرمەوە تا ئەو 6 مانگە تەواو بێ و غالیبن کۆمپیالات بۆ تاریخە ڕوا یعنی بۆ ماوەی ساڵێکە بۆ ماوەی 2 ساڵە بۆ ماوەی 6 مانگە بۆ چونکە کۆمپیالەکان وەکو ئێستا باسەکەین حەسم ئەکرێن و ئەوراقی وەکو ئەوراقی تیجاری معاملەیان پێ ئەکرێ. باش ئەوراقی تیجاری لە کۆمپیالەیە ئێستا یەکێک لە گرفتە گەورەکانی کۆمپیالە چییە؟ مەسەلەی خەسمە یا حەسمی ئەوراقی تیجاری کۆمپیالە. چۆن؟ من 10,000 دلارم داوە بە جەنابەت کۆمپیالەیەکم لێ وەرگرتووی کۆمپیالەکە دوای 6 مانگی تر مستحق الئەداء واتە من دوای 6 مانگی تر پارەی کۆمپیالەکە بۆم هەیە وەری بگرم. کۆمپیالەکەم لە گیرفانایە ئێستا زۆر پێویستم بە پارەیە ئەچم لە بازار ئەم کۆمپیالەیە ئەفرۆشم بە کەسێکی تر بەم عملیە ئەوتێ تەظهیر ئەم کۆمپیالەیە ئەفرۆشم بە کەسێکی تر بە 10,000 دلار نا پێی ئەفرۆشم بەنەوە با بڵین بە 9,500 دلار بە 5 وەرەقەکەم پێی دەدەم بۆ لەبەری من ئێستا ضرورم بە پارەکە ئەمە پێوتێ حەسمی کۆمپیالە ئەو لە منی ئەکڕێ بەنەوە 5 وەرەقە دوای مانگێکی تر زۆر ناچارە بێ بە پارە ئەویش ئەچێ ئەیفرۆشێ بە 90 وەرەقە یا ئەیفرۆشێ با بڵین بە 97 وەرەقە حڕە بەپێی زۆرۆفی اقتصادی خۆی ئەو بەنەوە 5 کاتی خۆی کۆمپیالەکەی کڕیوەتەوە خۆی کۆمپیالەکە دوای 6 مانگ دەفتەرێکە 10,000 دلارە یا با بڵینم بە 9,500 کڕیوێتەوە 500 دلاری کەمە لە مەبلەغە ئەسڵێکە. ئێستا کە ئەو کڕیوەتی 2 مانگە کۆمپیالەکە لای ئەوە چەندی ماوە کۆمپیالەکە سەرف بکرێ 4 مانگی ماوە ئەو ئەیفرۆشێتەوە بە 9,700 دلار 200 دلار خێرەکە بەس هەر بە 300 دلار کەمتر ئەیفرۆشێ فرۆشتێتی بە کەسێکی تر ئەو مانگێکی ماوە مستحقی کۆمپیالەکە سەرف بکرێ ئەو ئەچێ ئەیفرۆشێت بە 9,900 دلار بە 100 دلار کەمتر چکە دوای مانگێک کە سەرفەکرێ ئەوەی کە ئەیکڕێ ئەو کڕێتەوە بە 9,000 دوای مانگێک 100 دلار خێرەکە ئەمەی تر 200 دلاری خێر کرد ئەوەی تر با بڵێن 500 دلاری خێر بەم شێوازە کۆمپیالەکان دەسا و دەستیان پێ ئەکرێ ئەم بەم عملیەی تەظهیرە ئەم معاملەکردنە بە حەسبی کۆمپیالەوە طبعا شەرعەن حرامە. بۆچی حرامە؟ لەبەرەوەی ئەمە فرۆشتنەوەی قەرضە لغەیری المەدین ئەمە فرۆشتنەوەی قەرضێکە بە قەرزارەکەنا بە کەسێکی تر بە مەبلەغی چی؟ بە مەبلەغێکی کەمتر هەردوو جۆر ڕیباکەی تێ ئەکەوێ ڕیبای فەضلی تایە بۆ من کۆمپیالەکەم فرۆشتۆ بە تۆ من 10,000 دلارم داوە بەڵام دوای کۆمپیالەکەم فرۆشتۆ بە چەند بە تۆ بە 9,500 دلار تۆ کە کۆمپیالەکەت لە من کڕیوەتەوە دوای چەند وەرەگری دوای 6 مانگەکە 10,000 دلار کەواتە تۆ ڕێبحی 500 دلارەکەی ئەمە ڕیبای فەضڵە ڕیبای نەسیئەی تایە. چۆن؟ من کۆمپیالەکەم کە فرۆشتۆ بە تۆ ئێستا تۆ بڕۆ بڵێ کۆمپیالەکەڵێکا کە 6 مانگی ماوە پارەی چیت ببێ بۆ نییە داوایکەی نە قانونە نە شەرعەن بۆ نییە داوایکەی لەبەرەوە ڕیبای نەسیئەیشی تایە چکە یەکێک لە بەدەلەکان ئەمە معاملەیەکی مالیە یەکێک لە بەدەلەکان حضوری نییە کەواتە کۆمپیالە بەم شێوازی کە حەسم ئەکرێ وەکو ئەوراقی تیجاری کارێکی حرامە و کارێکی شەرعی نییە. لە دەرسی داهاتوو ئەگەر خواتە من با پێم وایە کاتی بەرنامەکەمان هاتە کۆتایی لە دەرسی داهاتووە درێژە بە بابەتی کۆمپیالە ئەگدەین ئەگەر بە ڕێزێک پرسیارێکی هەبێ لە خزمەتتانم لەسەر ئەو بابەتانی ئەمڕۆیە ئەو بابەتانی کە گوزەراون فەرمووە مامۆستای بەڕێز. زۆر دەستخۆشی بۆ جەنابی کاک دکتۆر خوای گەورە پاداشت باتەوە کاک دکتۆر گیان ئێمە ئیسفادە زۆرەکەین لەم مەسەلانە چکە ئەوکو باسمان گوت و جارێکی جوتمان شتی مستحدثات و مستجداتن هەندێک شت هەیە کە عەقڵی بەشەری بەڕاستی دروستی کردووە هێناوێتی ممکنە لە کاتی خۆیان لە فقەهاش کاتی خۆی پێیان پێ نەبرد بێ چکە جۆرە معاملاتانن لە بازارە نەبووە بۆ من ئەم مەسائلی تەوفیر و جاری و ئەو جۆرەشتانە کە ئێستا جەنابەت ئیشارەتێکت پێدا جاری پێشوش پێم وایە شتێکی لەسەر درا و باس کرا و من یەک شتەڵام لەسەر سلفەی عەقار بەڵام ئێستا قسەیەکەین مەسەلەی سلفەی عەقار کاک دکتۆر گیان خۆی ئەبێ مفتی لە حەقیقەتە بەڕاستی ئاسانکار بێت ئەو نەخورز نەکا یەسیرو وەلا تُعەسیرو ئینسان بۆ خۆی با بەڕاستی عەزیمەت پەیڕەو بکە تەطبیق بکە التزام کە بەڵام بۆ خەڵکی و ئەوانی خەڵکی تر کە پرسیاری لێکەن بە هەوڵ بدا یعنی بەڕاستی ڕوخسەت بدا ئەوەندەی مەجاری تابێ ئەوەندەی کە منە گوێم لێ وە لە
فرمودەکانی کاگوتۆری بەڕێز یعنی شتێکی تیانە بوو تۆزی ئاسانکاری تابێت ممکنە بەدەست خۆشی نوێ بەڵام ئەگەر بگەڕین بدەێت قسەی فوقەها و ئەوانی لە ئێستا کە معاسین زیاتر ممکنە شتێکمان دەست بکەوێت بەتایبەتی لەسەر سلفی عقار کاکتۆر ئەگەر ئێمە ئەم سلفی عقارەکە شتێک ئەگەر ڕیبای تابێت کە ممکنە خلاف هەبێت لەوەی کە ئایا ڕیبایە یا ڕیبا نییە ئەگەر ئێمە وەری نەگرین ئێمە مسلمان وەری ناگرین شتێکی تریشمان نیە لە هیچ شوێنێکیش خەرجمان دەست ناکەێت بۆ ئێمە حاجە و ضرورەیەک یعنی سەیری حاجەی خەڵکی ناکەین سەیری ضروری خەڵک ناکەین سەیری ئەوە نەکەین کە خەڵک تاشەن پێویستی بەمە هەیە وەری بگرێ ئایا بچێتە خێمەیەکەوە دابنیشە یان کابرای تر کە ئیلتیزامی دینی نیە بچێ وەری بگرێ و باڵەخاین لێ بکاتەوە دوای ئێمە بین بە کرێکی لای ئەو هەروەکو چۆن سیارەکانی کاتی حکوومەتی بەعەز کە ئێمە نەمانتوانی بیکردن و وەری بگرین لەبەرەوەی کە حرامە بەڵام ئەوانی تر ئێستا بوون بە هەر حکوومەتیان پێ دروست کردو ئێمەش بۆ خۆمان لادەیەک شوێنەگەر دەست نەکەین لەبەرەوە بەڕاستی من ئازانم حاجە و ضرورەت خوێندنەوەی خەڵکی شتێکی ضرورە لەم کاتێ و ئەبێ هەموو شتێک نەڵێن وەڵا هەر حرام و جائز نییە و ناکرێ و نابێت ئەگەر مەجاری تیا بەڕاستی پێم وایە مەجاری تیا ئەبێ ئەو غەرامەت ئەخیریش کاویتۆرین کە باس دەکرێ برادێک لەم شوانە لە تەلەفۆن بۆ من کرد لە سعودیە وتی ئێمە لە ترافیک لایت کە ئەدەین بۆ نە 100 ریال لەسەرمان ئەنووسرێ بۆ مانگی داهاتوو ئەگەر تەخیرمان کردوونەماندا بە 200 ریال خلافێک لە بینیانە دروست بوو لە ئەی کیباری عولەما بەڵام دوایوتیان هیچی تیانی و ئەمە زەجرێکە بۆ ئیلتیزامی خەڵکی بە نیزام و یاسا و قانونەوە ئەمەش بە هەمان شێوە ئەم تەخیرەی کە حکوومەت لەسەر سلفی عقاردانێ وازم ئیلتیزامە بە نیزام و یاساوە خەڵکیش کە ئەوەی بینی ممکنە نەشێت تەخیری بکە کەواتە ئەگەر کە نەچێت تەخیری بکە بۆچی بڵێن هێشتا هەر حرام و عقدەکەی تایە چونکە شتێکی تایە بەڵێ جەنابەت فەرموود کە ئەقوالی عولەما لەسەری هەیە و فقەها وایان وتووە بەڵام با ئێمە بەڕاستی حاجە و ضروری خەڵکی ئێستا لێک بدەینەوە بزان کە ئینسانی موسڵمان دوای دوا ئەکەوێ لەو کاروانە پێشکەوتن و دروستکردنی عماری سەرزەوی ئەمەش بخۆمان ئەبێ کلێشی ئەوان منۆکووتمان مەسەلەی کاکتۆر تەوفیر و جاریش بە هەمان شێوە قسە هەیە لەسەری هەندێکەوەن کاکە ظروف و زمانەکە وای لاتوو ئەمە شتێکی عقلی بەشەری دروستی کردو هێناوێتی کاتی خۆی نەبوو فوخاک کە قسەیان کردو ممکنە بە شێوەیەکی جیاواز قسەیان لەسەر ئەم مەسەلەیە کردبێ یعنی پێیان بە من نەبردبێ لە شتێکی ترۆ ئەمی قیاسەکەین لەسەری لەبەرەوە ممکنە مەجاری تیا هەبێت کە ئینسان پارەی خۆی لە بانکەدا بنێ و دوایی وەری بیر کە وەریشی گرت ئەگەر خۆت بۆ خۆت وەرعەن وەری ناگری یعنی بەکاری ناهێنی بیبە لە شوێنێکە مەجموعە دولار جناتان تەوارەتی پێ بکەرەوە با خەڵکی ئیسفادەی لەکا بە نەبێتە دەعمێک بۆ ئەو بانکە ڕیبەویە لایەکی تریشەوە هەندێک لە عولەمای ئەزهەری ڕێیان وایە کە ئەو پارەیە کە ئەیدەی بە بانک دووشتی تا یەکەم لن يكون دينا حتى يجر منفعة أو كدين يكون جانبش إشارة فيها كلام قرض نية دوهمش الله دعم يكبو حكومات بو استثمار بك لم لا كتو كسك الشريفي كباري خذ كيتا أو لا حكومة بكاري بين بو استثمار وإعمار تو كسك الشريفي يعني كسك الشريفي لولاتك أخذ أدي خدمة ولاتك بي لو الروكتو باري خذ ئەکەیتە دەستی حکوومەت و حکوومەت بەکاری دێنێ تو ئەژەگەر هینەکەی باش نەبوو ئەتوانی وەری نەگری کە وەریشت گرت ئەتوانی لە شتێکترە بەکاری بێنی ئەوەندەی کە لەبیرم بەکاری تۆچەند ئەوەنە هەیە من ئەوە ئەڵێم جارێکتر حاجە و ضرورەی خەڵکی لە بەرچاو بگیرێ لە کاتی فتوانە ناخوای گەورە پاداشت باتەوە ئینشاء الله و موفق طبعا سەوار بە پرسیارەکانی مامۆستا ئەوەی کە فەرمێ ئێمە ئاسانکاری بکەین بۆ خەڵک بەڕێزان ینی ئاسانکاری إن الدين يسر أما متفقين لسر أو يسروا ولا تعسروا بشروا ولا تنفروا ونيا ما جعل عليكم في الدين من حرج بلام حديثك خاتو عائشة هي حد قاطع لما سليا أفرمي ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم هركاتك دو أقري لبردسا هبوبه آسانك يعني كردو ما لم يكن إثما ئێمە ناتوانین لە ڕیبایە ئاسانکاری بۆ خەڵکەین ئوستازی بەڕێز یعنی ئێمە باش ئاسانکاریمان کرد ئێمە کە فتوا بۆ خەڵگەدەین تاوانی قیامەتی خەڵک دێتە ئەستوی ئێمە یعنی عەبدوڵای کوڕی عومەر ئەیفەرموو خەڵک پرسیار لە ئێمە ئەکا ئەوێ پشتی ئێمە بکا بە پردی جەهەنەم بەسەر پشتی ئێمەیە خۆ کابرایەکی مقلید کە تۆ پێی ئەڵێ حەڵاڵە و ئەچێ وەری ئەگرێ ئەگەر ئەمە ڕیبا بێ ئەو بۆی هەیە تەقلید بکا بە ئیتیفاقی فوقەها بەڵام ئەو عالەمەی کە فتوای بۆ ئەدا بەرپرسە لە قیامەتی خەڵک کەواتە من ناتوانم بێم ئاسانکاری ڕیبان بۆ خەڵک بکەم بڵێم وەڵا ئین الدین یوسر چونکە ئێمە لە هیچ حرامێکە نە لە دزیە
دوای ئەوە ئێمە تعریفی ضرورەمان کە تعریفی حاجەمان کرد دەرسی ڕابردوو کێ بەم حەدە ضرورەتە باوەری بگرێ كي يخاف على نفسه أو على عرضه أو على عضو منه من الهلاك باوري بقرأ بس إيه موتو معنا هيج كاتيك أو خلق لم بابتانيا معذور نية كواتا سيري ضروري وحاجي خلق خوالا إيه ما برحم ترى خوا بيني ويتي خوا حرامي كردوا وكا خوا حرامي كردوا الربا لبر مصلحتي فقير حرام كراو نقل بر مصلحتي دولة من خواي قورا ايوه فقير نتشو سنديت والزجري دولة من كان كابوي بالربا بارندم فقير كان كواتا خواي قورا كايوه منعي الربا كان لبر اوه فقير نتشو سنديتوا اما اسا بعقلي خومان الين با بو فقيري حلال كين بمصلحتي فقير نكاك خوا باشتر ازاني انتم اعلم ام الله خواك حرامي كردوا ايوه فقير نتشو سنديتوا اما امانوي حلالي كين بو برجوندي فقير نكاك الربا لبرجوندي خلقي دولة من حلاله دك بو فقير حلاله كواتا بعكس اما امانوي حكم كان تشريع بكي حكومتي سعودي وفتواي غرامه كردن من يكم ام فتوايا من دڵنیام لەوەی کۆی جەنابی مامۆستا فەرمێ لەوانەیە ئەو ڕاستە وا بیستبێتی بەس من فتوای لیژنەی باڵای فتوای سعودیم لایە بەوەی کە غەراماتی تەخیری شەرعی نییە و من حەزەکەم بەڕێزی ئەو فتوایە بێنێ بەوەی ئێمە بینەرانیش بیبیستن فتواکەوە بزانین تەنزیلی فتواکە چۆنە من پێم وانە ئەگەریش ئەم فتوایش هەبێ ئەگەریش فەرەزنا مەسەلەن عالمێ کەسێک ئەم فتوایی دابێ ئەو کاتە ئێمە دینی خوا واضحە ئەم فتوایە ئەبێ لە پۆلێنکردنی دینا سەیر بکرێ ئایا ئەم فتوایە لەکوێی دیناجێی ئەبێتەوە چکە ئێستا خۆتۆ ڕاستە فەرمووی خەڵکێک هەیە فتوا ئەدا لە کۆمەڵێک بابەتە بەڵام عولەما ئەفەرموون هەر کەسێک تەتەبوعی ڕوخەس بکە واتە بە شوێن ئەو شتانەیە بگەڕێ کە عولەما ئەو ئەڵێ جائیزە و ئەو ئەڵێ جائیزە و ئەو ئەڵێ جائیزە ئەڵێن هەموو شەڕ و تاوانی تیاکۆ ئەبێتەوە بۆیە ئێمە بچین فتوای مفتیەکی ئەزهەر بێنین فتوای مفتیەکی سعودی بێنین ئەو ئەڵێ تەوفیر حەڵاڵە لە باوڵەی لە ئەزهەر ئەم لە سعودیە ئەڵێ غرامة حلالة أو لا أردن عليه أو حلالة أما رش هميان تاكا كسن أو كاتا ربا نامينه أو كاتا حرام نامينه بس آية أم مفتيي أزهر كوايوت ومؤسسي أزهر فتواكي قبولة نخير أم مفتيي سعودية مؤسساتي علمي مؤسساتي فتواي سعودي فتواكي قبولة نخير بو إما فتواي فردك أحيانين ظالي أكين بسر فتواي مؤسسات وهيئات علمي ومجامع فقهية أما برسيارك خالقي تر يعني إما ورقرتني باري الربا توفير ربا جاري بون من أمانة وكو تشيتر سيدي كين بلين شي فرمو إما التكييف مان كان يوتمان أما يا وديعية يا قرضة لما زياترني بيكي كان بوما حسيبك وبزاين أو باري كديتا سريشية ما هو صيبرز أمانة الربا صريحا يعني أما بإجماع فقهاء الربان جائمة من بيموايا شل الزينايا آسان كاريمان بو خلق بيكري أو نجل الرباية بيمانا كري إما أتوانين فتوى بدين خلق زينا بكا لبر ضرورات أتوانين فتوى بدين بوي خلق قمار بكا بلين خلق دوائي وأنبا بتانا يسا خلق خانو أكا على ضرورم سعر بالرباء هنا على ضرورم جن بالرباء هنا على ضرورم مثلا بيداوي سكان جيان بردوام زيادة بن وضرورات وحاجات خلقش بردوام زيادة بن ئەگەر ئێمە لەم سەردەمانەیە تۆ تەسەور کە دینی خوا 1400 ئەوە ساڵە هاتووە لە هەر سەردەمێکە بەشێکی بۆ خەڵک ئاسان کەین دینی خوا دوای 200 ساڵی کە نامێنێ معالیمی نامێنێ نە ڕیبا ئەمێنێ نە زینا ئەمێنێ نە قمار ئەمێنێ نە غەرەر ئەمێنێ نە تەدلیس ئەمێنێ هەمووشی ئەمانە بۆ حکوماتی حەڵاڵەکەین ئێمە باشە بۆ زەق لە حکومات ناکرێت تەنازل لەم ڕیبایە نەبکە بۆ حکومت ئەو فەوائیدانە لا نابا لەسەر ڕیباکانی خۆی ئەمە پرسیارەکەیە حکومت ناچارە وەری بگرێ نەخێر ئەی بۆ خەڵک ناچارەکە بیدا ئەمە پرسیارەکەیە ئێمە کاڵین خەڵک ناچارە واتە خەڵک لە دووڕێیانی ژیان و مردنایە وانە خەڵک لە دووڕێیانی ژیان و مردنانیە خەڵک لەبەر کەمالیات ڕیبا وەرەگرێ ئەوەیە فکرەکە زۆرێک لەوانەوە مامۆستای بەڕێز من ئەمەوێ ئەوە ئەرزکەم ئایا ئێمە ئەگەر خەڵکی دەوڵەمەندبان هەبێ خەڵکی شەریفمان هەبێ ئەو خەڵکە شەریفانە ئەگەر بەم ڕێگەیە نەبێ کە ڕیبا دروست بێ ڕێگەی ترمان نییە بتوانێت دەعمی حکومت بکە ئەگەر ئیشارێک بۆ شتانەکەی بۆ ئەوەی ئەگەر ئێمە بمانوێ مەسەلەکە دەعم بێ وا نەزانین مەوزوعەکە هەر بەسراوەتەوە بەم بابەوە ئەگەر ئەم بابەمان داخست ئیتر ئەو کاتە هاوڵاتیان ناتوانن یارمەتیدانی حکومت بکەن و یارمەتی پرۆژەکانی بکەن و کار ئاسانی بۆ بکەن دەستخۆش سەبارەت ئەوی مامۆستا فەرمووی هەڵبەت من کاتی نەهاتووە ئەگەر خوای گەورە تەمەن با و کات بەدەستەوە بێ من
محاضرەی داهاتوو هەڵبەت هەر ئەبێ لەسەر بابی کۆمپیالە و سەفتەجە و حەواڵات و شیک و ئەمانە قسە بکەین بەڵام محاضرەی دوای ئەو کۆتا محاضرەمان ئەبێ لەسەر بابەتی ڕیبای قەرض لەویا دێینە سەر بەدائیلەکان ئەو ملاحەزەی مامۆستا زۆر جوانەکە ئەفەرمێ ئێمە تا ئێستا قسەمان لە بەدائیلەکان نەکردووە هەم حکوومەت ئەتوانێت ڕیبحیش بکە خەڵکیش دەتوانێت ڕیبح بکە بەڵام بە وەسائلی مەشروع ئێمە مڕابەحەمان هەیە مضاربەمان هەیە ئیستیثناعمان هەیە الإجارة المنتهية بالتمليك مان هي هم أمانكم والله عقودي مباح هم خلق أتواني وكو قرض إسفادة يعني يبكى هم حكومة جتواني إسفادة يعني يبكى بلا ماكو عرض مكردين من تاع سنة قشتو ما تأوق بابته كاجس يا فرمو من لقل ما نصيب الرز عملو خالي ك آسان كاري بكده بس بوشي وينا ك آسان كاري كبسته حرامه بلام من لقل زنابته لو خالي رام جاز لبروي ناتواني بەڕەهایی بڵێ ئەو کەسی کە ئیستا داوای قەرزەکە هەر هەمووی بۆ کەمالیاتە وا بەڕەهایی نیە لەوانێ زۆر کەسە بێ کە زۆر محتاج و پێویستە ئەگەریەوەی تایە لەبەرەوە ئەبێ حسابیەوە بکرێ ئەگەر جەناب زەخت کرێ لە حکومەت باش زەخت دەتوانێت بکات لە حکومەت زەختی لێ ناکرێت یا خەڵک داوایەکە بەس گوێ لە خەڵک ناگرێ ئەو کاتە خەڵکیش محتاجە کە قەرز بکە حکومەتیش هەر بە شێوەی ڕیبا ئەیا بە خەڵک لەم بەینا ئەم خەڵکی کە محتاجە حەلی چییە یعنی ئەبێ چارەسەرێ بۆ ئەمە دابنێ خەڵک چی بکات ئەوەی کە پێویستە ئەوەی کە زۆر ضروري و محتاج زۆر خۆش بێ هەڵبەت من دەرسی ڕابردوو قسەم لەسەر ئەوە کرد گوتمان بابی ضرورەی مەسکەن بەڕێزان گوتمان بە کرێچێتی دەفع بێ پێی ناوتێ ضرورەت لە کرێچێتی بترازێ بە قەرزی حەسەنە دەفع بێ پێی ناوتێ ضرورەت لە قەرزی حەسەنە دەرچێ بە تەوەڕوک کاکە من بڕۆ پیاوێک تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ کاک دکتۆر زۆر ناچارم چ بۆ پارەی وەربگرم وتم برای من ناچارنی من حەلی شەرعیت پێ ئەڵێم بڕۆ سیارەیەک لە بانکێک ڕابکێشە بە قیست ڕای بکێشە بایی با بڵین 20,000 دلار بێ سیارەکە دوای سیارەکە بێنە لە مەعرز بەیانی بیفرۆشە بە 20 وەرەقە کەمتر 18,000 دلارت دەستکەوت بۆچی محتاجی بە ڕیبا وەربگری بە معاملەیەکی شەرعی و پارێش دەستکەوت و لە ڕیباکەش ترازایی کەواتە ئێمە ئەم عملیاتانە هەن بەڕێزان بەس خەڵک ناپرسێ و خەڵک بە شوێنیان ناگەڕێ یعنی حەلی لەوە ئاسانتر هەیە کە خەڵک ڕیبا وەربگرێ دوای ئەو من لەگەڵ ئەوەیانیم حکومەت جۆ لە خەڵک ناگرێ بەجددی لەگەڵ ئەوەیانیم ئەی حکومەت بۆچی لە سادووەکانی لابرد کە مامۆسایانی ئاینی هاتنە سەرخەت بۆچی زانایان هاتنە سەرخەت لای برد دوای ئەوە ئێستا حکومەت با بڵێن معارەزە پشکێکی باشی هەیە لە حکوومەتە ئەو وەزیرانی کە معنی بەم قەرزە ڕیبەویانە وەزیری زراعە وەزیری دارایی لە معارەزەن لە دەسەڵات نین ئەگەر ئێمە بەدگومانین بەرامبەر بەدەسەڵات بۆ ئەوان نایەنە سەرخەت ڕیباکە لابرن بۆ حکومەت کاتی خۆی لە سادووەکەی لابرد با ئەوان بێن فەوائیدی تاخیری لابرن کەواتە من تەسەوورەکەم ئێمە وەسائلی زۆر شەرعیمان لە بەردەسایە پەنامان پێ نەبردووە پاڵمان لەیاوەتەوە ئەڵێن با حرامەکە بخۆین ئاخر شەرعەن وانیە یعنی شەرعەن تۆ لە شوێنێکای برسیتە بۆ نان ناگەڕێ بۆ ئاو ناگەڕێ لەوانەیە 100 متر لەولاوە بیرە ئاوێکی لێبێ و خواردنیشی لێبێ پاڵە هیتەوە ئەڵێ وەڵای ئەمرم لە برسا ئەمە حرامێکە لێرە با ئەم حرامە بخۆین لە دەست نەچێ حەڵاڵەکە نییە ئاخر دەتۆ بگەڕێ خۆ عولەما ئەفەرمونە بێ ئینسانەکە بگەڕێ بە شوێن حەڵاڵەکە حەڵاڵ دەست نەکەو ئەو کات بۆی هەیە حرام بەکاربێنێ لەوەرە من لەگەڵ ئەوانیم کێم هەموو هەل لە هەموو دەرگاکانی حەڵالماندا و حەمبەلیەکان دەستی ڕابردوو من عەرز بکردن حەمبەلیەکان دەڵێن ئینسان ئەگەر سوال بە سوال بۆی دابین بێ بۆی نییە ڕیبا وەرگرێ بە سوال کاکە چێ سواڵی کردووە لە وڵاتەیە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين